قسە و باسی زیاتر سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردنەکانی تورکیا و ئەو چێبڕچێ قورس و گەورەی کە لە نێوان چێبڕچێکاراندا لە تورکیا بۆ بەدەستهێنانی سەرۆکایەتی ئەو وڵاتە و ئایندەی ئەو وڵاتە و لە ئێستاشدا چاوی هەموو جیان لەسەر ئەم پرۆسەی هەڵبژاردنەیە. ئێمە قسە و باسی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز محەممەد عیزەدین کە بەڕێزیان شارەزان لە کاروباری تورکیادا لە ستۆدیۆکانمان لە هەولێرۆ لەگەڵماندایە. کاک محەممەد سڵاو لێبێت. یعنی مەبەستمە بزانم ئەم هەڵبژاردنە بەرەوچوو هەنگاو دەنێت لێکەوتەکانی لە دەستپێکی هەڵبژاردنەکە و واتە لە کاتی بانگەشەکانەوە کەمێکی دەرکەوتووە و وردە وردە تا پێ بنینە نزیکی هەڵبژاردنەکان لێکەوتەکانی زیاتر دەردەکەون. ئەمێ پێشبینی بەڕێستان بزانم. ئەو کاتتان باش بەر لە هەر شتێک من شارەزای بواری تورکیانیم چونکە هیچ کەسێک نییە شارەزای بواری تورکیا بێ ئەوەندە پرسی باکوور و تورکیا قوڵە هەڵبەت بەشیەوە شارەزای کە وەڵامی پرسیارەکانی ئێمە بیتەوە. بەڵێ بەدڵنیاییەوە ئەم هەڵبژاردنەی باکوور و تورکیا ئەم جارە دەتوانین بڵێین گرنگترین هەڵبژاردننی 2023 لە تەواوی جیهان بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردووی تورکیاش چ جار هەڵبژاردن ئەوەندە هەم ڕکابەریەکە بەهێز و نزیک لە یەک نەبووە هەمیش ئەوەندە گەرم و گوڕ نەبووە. بۆیە ئەم هەڵبژاردنە تا خولەکی کۆتایی دەنگدان هەموو دەرگاکانی ئەگەرەکان بەسەر هەردوو لایەنی پێشبڕچێکار کراوەیە. زۆر باشە کەواتە مادەم دەرگاکان کراوە بێت هەڵبەت ڕاو بیر و بۆچوون و خوێندنەوەی شارەزایان و ئەوانێکی کە وەکو بەڕێستان چاودێری دۆخەکە دەکەن بیر و بۆچوونێکی تایبەتان بە دۆخەکە هەیە. ینی کێ دەسەڵاتەکە دەگرێتەوە دەست ئاخۆ ئەردۆغان لە ئێستادا لە پەلەقاژێدایە یاخود نەخێر بە تەواوەتی بێباکە و دەڵێ دەسەڵاتە گرمەوە دەست. من ساڵانێکی زۆر لە تورکیا ژاوم هەم کاری میدیایم کردووە هەم لەوێن دەرخوێندومە زۆر هەڵبژاردن لەوێن دەربوومە و ڕووماڵی مەیدانیم کردووە بۆی بەڵام هیچ یەکێک لە هەڵبژاردنەکانیان بەقەت ئەم هەڵبژاردنە زەحمەت نەبووە بۆ هەردوو لایەن. ئەردۆغان و پارتەکەی هیچ یەک لەو هەڵبژاردنانەی 20 ساڵی ڕابردوو ئەوەندە ڕکابەرەکەیان بەهێز نەبووە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوو چه هەڵبژاردننی شارەوانیەکان بوو بێت چه هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار بوو بێت پارتەکانی ئۆپۆزیسیۆن زۆر پەرش و بڵاو بوون. بەڵام ئەم جارە یەکگرترن بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو. یەکگرتنی پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش لە ناو ڕێککەوتنی میلەت دەبێت ئەوە بڵێن لەسەر بنەمای ئایدۆلۆژیەکی هاوبەش یاخود پلان و پرۆژەیەکی هاوبەش نییە بۆ تورکیا بەڵکو لەسەر بنەمای ئەوەیە کەوا چۆن بتوانن کۆتایی بە دەسەڵاتدارەتی ئاک پارتی بهێنن. لە بەرامبەردا ئاک پارتیش لە ناو ڕێککەوتنێکدایە لەگەڵ چەند پارتێکی جیاواز بەڵام وەکو ڕاپرسیەکان دەری دەخەن وەکو ئەوەی کەوا خوێندنەوەی بۆ دەکرێتن پارتەکانی کە هاوشانی ئاک پارتین لە ڕووی دەنگدەرەوە خاوەن نفوسێکی زۆر نین بەڵام لە یەک خاڵدا بەهێزن ئەویش لە پرسی سیاسیدا بەهێزن. بۆ لە پرسی سیاسیدا بەهێزن دەگەڕێتەوە بۆ ئەو خاڵی کەوا لە تورکیا شتێک هەیە پێی دەڵێن دەوڵەت شتێک هەیە پێی دەڵێن حکومەت کە دەوڵەت بەردەوام نفوس و کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان دەبێت بەوەی کەوا چێ دێتن یان چێ دەبێتە پارتێکی نوێ و دەسەڵاتێکی نوێ لە وڵاتەکەیان. بۆیە ئەو پارتانەی کە لەگەڵ ئاک پارتینە لەم ڕۆ بەهێزن بەڵام پارتەکانی دیکە کە لە بەرەی بەرامبەری ئاک پارتینە لە پاڵ جەهەپە و کەمال کلژدار ئۆغڵووی بربژێری سەرۆک کۆمارن لە ڕووی نفوسەوە دەنگدەری زۆریان هەیە. بۆ نمونە ئی پارتی دەنگدەرێکی زۆری هەیە بە پێی دوایین ڕاپرسیەکان 12 و 13 هەروەها
پارتی سەوزی چەپ کە لە هەدەپەوە دروست بوو لە ناخوی و هاوتە دەر هەروەها هەردوو پارتەکەی علی بابەجان و داودۆغلو و پارتی سەعادەتیش بە هەمان شێوە ینی مەبەستم پارتی چەپی سەوز هەر هەدەپەیە کە هەدەپە بەهۆی کۆمەڵە کێشە یاساییەوە بڕیاری داخستنی درا و کوردەکان یەکسەر لە باکووری کوردستان پارتێکی نوێیان دامەزران بە دڵنیاییەوە هەدەپە لایەنگری کەمال کلژدار ئۆغڵو دەکا لایەنگداریکردنی کوردیش لە زۆر باشە کاک محەممەد ینی بۆ پێی کە ئێستا شارەوەکان ئەوەندە قورس کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان زۆر قورسترن و وەکو خۆت ئاماژەت پێدا لە ئێستادا بەرەو پێشچوونێکی زۆر قورس و ئاستەمیش هەیە بۆ بەدەستهێنانی زۆرترین دەنگ و کوردەکانی باکووری ژانی بەدەر نین لەم چێبڕچێ سەختەیە وەکو خۆت ئاماژەت پێدا کە ئێستا هەدەپە لە چێبڕچێکی قورسایە و چاوی لە ئایندەی حیزبەکەی خۆیەتی لەم دەنگدانە تایبەتەیە کە بەرەیەکی یەکگرتویان پێکێناوە ئایندەی هەدەپە و ئایندەی کوردان بەگشتی کە ئەڵێم ئایندەی هەدەپە وەکو حیزب چی دەبێت لە نێو تورکیادا بەپێی ئەو مەسەلەن کۆنتاکتە ڕۆژنامەوانیانەی کە هەمانە لەگەڵ پارتەکانی هەم باکوور هەم تورکیا هەم لەگەڵ ڕۆژنامە نووسان دوایین زانیاری ینی لەگەڵ ئەوەی پشتڕاستیش نەکراوەتەوە دەمەوێت بیڵێم ئەوەیەکەوە طبعاً هەدەپە هەر بە بەرامبەر هیچ شتێک ئەوە نییە کە پشتگیری لە کەمال کلژدار ئۆغڵو بکاتن دەنگۆیەکی بەهێز هەیە کە پشتڕاست نەکراوەتەوە دووبارەی دەکەمەوە کە ئەوەیە لە ئەگەری دەرچوونی کەمال کلژدار ئۆغڵو زۆرینەی دەنگی جەهەپا کە لە هەڵبژاردن سەر بکەوێتن سۆز یاخود بڕیار دراوە بەوەی کەوە بەڵێنی ئەوەیان بە کورداوە یەکەم کار لەسەر ئازادکردنی سەلاحەدین دەمیرتاش بکرێتن دووەم هەوڵێکی جددی بدرێتن لە پێناو ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان سێمیش لە ڕێگای پەرلەمانەوە ستاتویەکی تایبەت بە کورد بدرێتن لە باکووری کوردستان ئەوجا وردەکاری ئەمانە چۆنە ئاشکرا نەکراوە لە نێوان لایەنی کوردی و ڕێک ئەو بەرەی میلەت بە تایبەتی جەهەپا ئەنی وەک خۆمان دەزانین کەمال کلژدار ئۆغڵو دایک و باوکیشی کووردە و خەڵکی دێرسیما یەک کە لەو کەسایەتیانەی کەوە بەوە دەناسرێت لە کورد نزیکە بۆیە ئەم ئەگەرانە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر دەنگدەری کورد دەبێت بە تایبەتی ئەو دەنگدەرانی کەوە پێشتر دەنجیان بە هەدەپەش نەدابوو بۆ کۆمەڵێک دەنگدەری زۆر هەیە کە مەسەلەن پرسی کورد و کوردستان لە لای ئەوان گرینگە ڕەنگە دەنگدەری هەدەپەش نەبن ئازادکردنی ئۆزەلان لە لای ئەوان گرینگە بۆیە ئەمانە وا دەکاتن کەوە دەنگدەر بۆ چوونی لەسەر پارتەکان لە هەڵبژاردن بگۆڕدرێت زۆر باشە بەو پێی کە چەند پەیمانێک دراوە بۆ ئەوەی کە لە دوای دەرچوونی کلژدار ئۆغڵۆ ئەم پەیمانانەی خۆی جێبەجێ بکات سەرڕای ئەوەش ینی چاوی پەیوەندیەکان زیاتر لەسەر کلژدار ئۆغڵۆ بێت بۆ داهاتووی تورکیا زانین پەیوەندیەکانی چۆن دەبێت لەگەڵ چواردەوری خۆی بە تایبەتی وڵاتانی کە لە ئێستادا ناکۆکن لەگەڵیا بەورتریش بێڵین پەیوەندەکانی خۆی لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستاندا چۆنی مامەڵە لەگەڵ کوردستاندا دەکات دان بە پارچەکانی تردا دەنێت یاخود نەخێر وەکو ئەردۆغان سەیری دەکات با سەرەتا باز لەوە بکەین ینی پارتی گەلی کۆماری ئەو پارتەیەکەوە زۆرترین زوڵم و ستەمی لە گەلی کورد کردیە لە باکوور لە ماوەی 80 ساڵی ڕابردوو بەڵام هاتنە سەر دەسەڵاتی کەمال کلژدار ئۆغڵو بۆ سەرۆکی ئەم پارتە هەروەها هەنگاوی ساڵی 2010 بە ناوی هەلال لەشمە کە گەردەن ئازاییکردن و پێنانە ناو قۆناغێکی تازە و تەسفیەکردنی کۆمەڵێک نەژاد پەرستی تورک لە ناو پارتی گەلی کۆماری ئەمە وای کردکەوە چەند هەنگاوێک لە پرسی کورد و گەلی کورد بێنە پێشەوە دواتریش ڕێککەوتنی ناڕاستە و خۆیان لەگەڵ هەدەپە لە هەڵبژاردنەکانی شارەوانی ساڵی 2010 قۆناغێکی دیکەی لە یەک نزیک کەوتنەوەی ئەم دوولایەنە بوو سەردانی
شاندی پارتی گەلی کۆماری لە ئاستێکی باڵا لە چەند ساڵی ڕابردوو بۆ باشووری کوردستان و دانیشتنیان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان هەنگاوێکی دیکە بوو. بۆیە دەتوانین بڵێن ئەگەری ئەوە هەیە کە بڵێن جەهەپە ئەگەر دەرچوو کلژدارە وڵو ئەگەر بووە سەرۆک کۆمار ئەو جەهەپەی 80 ساڵ بەر لە ئێستا نییە کە زیهنیەتێکی نەژاد پەرستی بەرامبەر بە کورد پەیڕەو بکاتن، چکە دوجار ئەویش بە دوای دەنگدا دەگەڕێتن. دەنگی 20 میلیۆن کورد لە باشوور لە باکووری کوردستان بۆ جەهەپە گرینگە و سەردەمی ئەمڕۆمان سەردەمی 80 ساڵ بەر لە ئێستا نییە. ناتوانن نۆکۆڵی لە کورد و زمانی کوردی و پارتێکی کوردی بکەن کە نزیکەی 50 قسوور پەرلەمانتاری هەیە لە پەرلەمانی تورکیا. زۆر باشە. سەبارەت بە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا کە ئەندامێکی نەخوازراوی یەکێتی ئەوروپای و چەندین ساڵیشە یعنی چێبڕچێ و شەڕ دەکات لەسەرەوەی کە ببێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا، بەڵام ڕەت دەکرێتەوە. مەبەستمە بزانم پەیوەندەکانیان چی لێدێت تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە تایبەتی فەڕەنسا و ئەو وڵاتانەشی کە ناکۆک بوون لەگەڵیا لەسەر چەند پرسێکی تایبەت بە دۆخی پەنابەران و دۆخی ئەمنی بە تایبەتی وڵاتێکی وەکو یۆنان پەیوەندەکانیان بە چه ئاخارێکدا دەڕوات پێدەچێت ئایندەیەکی گەشت لە بەردەمی تورکیا بێت، چونکە ئەگەری خراپی ئەو پەیوەندیانە کاریگەرەیەکی ڕاستەوخۆی هەبوو لەسەر بابەتی ئابووری و دابەزی نرخی دراوەکەی. دیارە چەند ساڵی ڕابردوو ئاک پارتی و حکوومەتی تورکیا بەڕاستی لە پەیوەندیەکی خراپدا بووە لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتانی دراوسێ و کۆمەڵێک لە وڵاتانی جیهانیش لەنا ئەوانە وڵاتانی یەکێتی ئەوروپا. لە کاتێکدا یەکێک لە دروشمەکانی هاتنە سەر دەسەڵاتی ئاک پارتی بوونی بوو بە ئەندام لە یەکێتی ئەوروپا، بەڵام ئێستا ئەم بانگەشەیە پارتی گەلی کۆماری جەهەپە و پارتەکانی هاوپەیمانی دەیکەن بەوەی کەوا یەکەم بە زووترین کات دەست بە گفتوگۆکان دەکەنەوە بۆ ئەوەی پرۆسەی ئەندامەتی تورکیا لە یەکێتی ئەوروپا دووبارە بخرێتەوە سەر مێزی پەرلەمانی ئەوروپا. دووەمیش هەڵگرتنی ڤیزەی شنگنە لە نێوان هەڵگرانی پاسەپۆرتی تورکیا و وڵاتانی یەکێتی ئەوروپا کە ئەمە بەلای گەنجانی باکووری کوردستان و تورکیاوە خاڵێکی زۆر سەرەکیە. لە پرسی پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و دیمەشق لە سەرباری ئەوەی کەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو حکوومەتی ئەنقەرە و ئاک پارتی چەند هەنگاوێکیان هاوێشت بۆ خاوکردنەوە و باشترکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ دیمەشق، بەڵام تاوەکو هێشتا نەگەیشتە ئەنجامێکی مەلموس. پرسی سووریا بۆ جەهەپە ئەوەیە کەوە ئەوان دەیانەوێتن ئەو کۆچ بەرانەی کەوە لە سووریاوە هاتوونەتە تورکیا جارێکی دیکە بگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان بە تایبەتی ئەو شوێنانەی کەوا لە سووریا ئێستا لە ڕووی ئاسایشەوە هیچ کێشەیەکی نییە. ئەمە هەم وەکو پەیامێک بۆ دەنگدەری تورکی و باکووری کوردستان بەکاردەهێنێت کەمال کلژدارۆغڵو، هەمیش وەکو پەیامێک دەیەوێت بیگەێنێتە نەتەوە یەکگرتوەکان و مەحالیفی نێودەوڵەتی بۆ ئەوەی کەوە دەیەوێت کۆچبەرانی سووریا بگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان، هەروەها پەیوەندیەکانیشیان لەگەڵ دیمەشق باشتر بکەن. زۆر باشە. بەڕێز محەممەد عیزەدین کە ماوەیەکی زۆر وەک ڕۆژنامەنووس لە تورکیا کارت کردووە و چاودێری بواری تورکیایت، سواز بۆ زانێرە.